لەم هەفتەیە شاندێکی لیژنەی دارایی سەردانی هەولێر دەکات، ستاندەریش هۆکاری سەردانەکەی ئاشکرا دەکات. حەلبووسی بەردەوامە لە هەنگاوەکانی دژی بارزانی و بە لێدوانێکی توند ناکۆکی نێوانیان قوڵتر دەبێتەوە. ناوچە گەشتیاریە هەرە بەناوبانگەکانی تورکیا چۆڵن، گەشتیاران لە بری تورکیا وڵاتانی دیکە هەڵدەبژێرن. بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە شاندێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ بەدواداچوونی ئەو ڕێکەوتنامەی لە کۆبوونەوەکانی هاوبەشی هەردوو ئەنجومەنی وەزاری بۆ ئابووری عێراق و ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان کراون سەردانی هەولێری پایتەخت بکات. لەم بارەوە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بڕیارە تاوەکو کۆتایی ئەم هەفتەیە شاندێکی لیژنەکەیان سەردانی هەولێر بکات. ناوبراو گوتیشی ئامانج لە سەردانەکە چاودێری و بەدواداچوونی جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقە. حکوومەتی هەرێم و بەغدا لە سەرەتای ئەم مانگە دوای هاتنی شاندی ئابووری عێراق کۆمەڵێک لێکتێگەیشتنیان بۆ چارەسەری کێشەی موچەی هەرێم ئەنجام داوە. بەو پێش تا کۆتایی ئەم ساڵ دەبێت موچە بێت واکەوتن بگاتە هەرێم. محەممەد حەلبووسی سەرۆکی پارتی تەقەدوم و سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق کە هاوپەیمانیەتیەکی نزیکی مەسعود بارزانی بوو لا نوێترین لێدوانیدا ڕایگەیاند با هەموو شێوەیەک دژی چەکدارکردنی هێزە مەحەلیەکانین وەک ئاماژەیەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و ڕایگەیاند کە ئەم هەنگاوە دەبێتە هۆی ئەوەی لە داهاتوو ڕەنگە ململانەی حیزبی و تایفی قوڵ ببێتەوە. ئەو لێدوانەی ناوبراو دوای ئەوە دێت کە لە ماوەی ڕابردوو دژی خواستی پارتی چووە هاوپەیمانی لەگەڵ یەکێتی بۆ دیاریکردنی پارێزگاری کەرکووک کە تووڕەیی بارزانی بەدوای خۆی داهێنا. جێی باسا مەسعود بارزانی و محەممەد حەلبووسی و موقتەدا سەدەر بەیەکەوە پێشتر هاوپەیمان بوون بۆ دروستکردنی حکوومەتی عێراق، بەڵام دوای شکست هێنانی هەوڵەکەیان حەلبووسی هەنگاو بە هەنگاو لە هاوپەیمانەکانی پێشووی دوور کەوتۆتەوە. بەپێی ڕاگەیەندراوێکی یەکێتی پلانە گەشتیاریەکانی تورکیا ئەو گەشتیارانەی لە وڵاتانی کەنداوە دەچوونە ناوچەکانی دەریای ڕەش نیگەرانن لە گرانبوون و بەرزبوونەوەی نرخی هەموو شتێک و ئێستا لە بری تورکیا ڕوو لە وڵاتانی دیکە دەکەن. بەپێی بەدواداچوونەکان جگە لە گرانی هۆکارێکی دیکە خراپی مامەڵەی خەڵکی تورکیا لەگەڵ گەشتیاران ساڵی پار چەندین حاڵەتی سوکایەتی بە گەشتیارانی کەنداو لەو وڵاتە هەبووە. بەو هۆیەوە خەڵکی ئەو وڵاتانە خواستیان لەسەر گەشت بۆ ئەو وڵاتە کەم بۆتەوە. بەپێی راپۆرتێکی تریپ ئەدڤایرز لە ساڵی 2024 گەلی تورکیا خراپترین میلەت بوونە لە مامەڵە لەگەڵ گەشتیاران. لە چەندین ساڵی ڕابردووش گەشتیارانی کورد چەندین سوکایەتیان پێکراوە بەشێک دیپۆرت کراونەتەوە لەسەر هەبوونی ئاڵا یان هێمای کوردستان تا کار گەیشتە کوشتنی گەنجێکی ناوچەی کەڵک لەسەر قسەکردن بە کوردی وەک خانەوادەکەی ڕایانگەیاند. ستاندەرد نیوزمان پێشکەشکردن. شاد و کار.